جل شانه عشقت والله جل شانه الله مرحبا جل شانه كاسينا كوانه جل شانه كاسينا كوانه جل شانه غزل معوينه خير ولا غزل معوينه جل شانه وشل شواوي جل شانه شلقي وشل شواوي جل شانه تنقي بلاي نبوكي جل شانه تنقي بلاي داوي جل شانه يطلع ويملوح جل شانه شلقي طلع وهو جل شانه تنقي نشو من نشو جل شانه شلقي من يادتو جل شانه دشە گوندێکی دێرینی هەورامانە لە ڕووی داریەوە سەر بە قەزای پاوەیە. ژمارەی دانیشتوانی 1700 کەسە و لە 450 ماڵ پێک دێت. چەند بەڵگەیەکی شوێنەواری لەو گوندەدا بوونیان هەیە. لە ڕووی مێژوویەوە بایەخ و گرنگی خۆیان هەیە و قۆناغە مێژوویەکانی ئێرەمان بۆ دیاری دەکەن. لەوانە قەڵای پازگا، مزگەوتی دشە و مەزاری سوڵتانی ئیسحاق و باوە خاچی و پیر میکایل. لەبارەی ناوی دشەوە دوو بۆچوون لە ئارادان. بۆچوونێکیان پێی وایە لە کاتی هاتنی سوپاکەی ئەسکەندەری مەقدۆنی بۆ وڵاتی ئێران هەندێک گوشە و دەستەواژەی یۆنانی لە ناو خەڵکەکەدا بڵاو بوونەتەوە و جێگیر بوون، وەک تشەن کە بە واتای پەرزگە دێت. پێیان وایە ناوی دشە لەم دەستەواژەیەوە هاتووە. بۆچوونەکەی تر دەیگێڕێتەوە بۆ سەردەمی هاتنی سوپای ئیسلام. دەڵێن دشە لە دژەوە هاتووە، لە ناو زمانی عەرەبیدا پیتی ژ گۆڕاوە بۆ ش و لە دژەوە بووە بە دشە. لە شێوەزاری ئەورامیدا بە قەڵا دەڵێن دژ. دشە سەر بە شاری پاوەیە، نزیک بە 500 ماڵە، 1700 کەس جەمعیەتی هەیە. دشە بە واتەی مێژوشناسان یا ئەوانەی کە لە بواری هەوراوانشناسیدا ئەڵێن لە کەلیمەی دژەوە هاتووە. چۆن ئەگەر ئێمە سەیری دشە بکەین دەوردا دەوری ئەم گوندە قەڵایە، وەکو قەڵای مراو، قەڵای پاسگا، قەڵای ئاینێ، قەڵای ملێ. ئەمانە خۆی موقعیەتی جوغرافیایی ئەم گوندە کە کەلیمەی دشە لە دژەوە هاتووە، دژیش لە قەڵاوە گیریاوە. یا ئەڵێن بە تێپەڕبوونی زەمان ئەسکەندەری مەقدونی کە تەسەلوتیان هەست بە منتەقە بە هەوراماندا نزیکی 150 ساڵ، کەلیمەی دژە گۆڕاوە بە تاشی یا تشە بە مانای جێگەی ڕازونیازی خودایان. و ئەوەیش کە ئەڵێن دشە جێگەی پەرستشگا بووە، ئاینی یارساکان یا یاریەکان لە مابەینی ساڵی دووەمی هجریدا ڕوویان کردووە لە ترسی خۆیان ئاینەکەیان ڕوویان کردە لە ناوچەی هەورامان. ئەوان کە هاتوونە هەورامان گوندەکانی شێخا و دشە و دڵانیان بۆ جێگەی دانیشتنی خۆیان دیاری کرد و گوندی دشە و شێخان چون لە موقعیەتێکی جغرافیایی و استراتژی جێگەیەکی باش بوو بۆ پەڕەپێدانی ئاینەکەیان، دشەیان بە پایگای خۆیان دیاری کرد. ئەو ئاینە ئێستا لە ناو خەڵکی ئێمەدا ئێتقادیان وایە کە مەسەڵەن لە سلتانی ساغ مەسەڵەن نەخۆشە فادا خەیری زندە مەسەڵەن ئارەزوو بەراوردەگاوە ئێتقادیان وایە کە باوە خاکی شەوەی جمعە مەسەڵەن ئەوە نورانی ئەبێ، ئەوە ئاینی یارسا. بەڵام بە هاتنی ئیسلام و عەراب بۆ ئەم منتەقە یەواژ ئاینی یارسا کەمڕەنگتر بوو و هاتنی ئیسلام بۆ ئەم منتەقە دانانی مزگەوتەکان و تەکایەکان لە ناو ئەم منتەقەدا ئاوایی دشەی یەکێک لەوانە بووە کە مزگەوتی عەبدوڵڵا بنی عومەریان لە ناو ئەم ئاوایە دانیا و ئاوایی دشە ئەو زەمانە مردم تقریبا پیاوانێکی گەورە عولەمایانێکی گەورە
سەریان هەڵدا لەم ئاوایە وەکو مەڵا خالیدی مفتی مەڵا محەممەد مەڵا عەبدوڵڵا مفتی مەڵا عەبدوڵڵا مفتی مەڵا سدیقی دشەی علامە ئەحمەدی مفتیزادە ئەمانە لە دشە سەریان هەڵدا ئەم پیاوە گەورانە خەدەماتێکی گەورە و فرە گەورە لە دینی ئیسلام لە تەواوی منتەقەی کوردنشینە لە کشوەرە هەمسایەکانە وەکو عێراق و تورکیە ئەو خەدەماتیانە ئەنجام داوە و لە بواری تەرجمەدا وەکو دکتۆرە میرزا مستەفا کوڕی میرزا مەحموودی دشەی شاهنامەی فردۆسی لە فارسیە بۆ کوردی هەوراوی خۆمان وەرگێڕا و هەروەها دکتۆر محەممەدی مهری دشەی ئەدەبیاتی تورکی بە کوردی و هەمکاری براکانی بەدرخانیەکان لە ئەستانبوڵە ئەوانی وەریان گێڕا و ئەوەڵین ڕائەندازی ئەوەڵین رادیۆ کوردیش بەدەستی دکتۆر سدیقی مفتیزاده بوو. گوندی دشە یەکێکە لە مەڵبەندە زانستی و ئاینیەکانی کوردستان چەندین زانا و گەورە پیاوی دیار و بەناوبانجی لەم بوارەدا پێگەیاندووە. بنەماڵەی مفتیەکان باڵادەستی ئاینی و زانستیان بەدەستەوە بووە. لەوانە مەلا مەحموودی دشەیی، مەلا عەبدوڵڵای دشەیی هەر لەم بوارەدا قورئانێک کە دەستنووسی مەلا مەحموودە لەم ئاواییەدا ماوەتەوە و پارێزراوە. زۆرێک لە مامۆستا ئاینیەکانی کوردستان لە حوجرە و مزگەوتەکانی ئێرەدا خوێندویانە و مۆڵەتی مەلایەتیان وەرگرتووە. مامۆستا ئەحمەدی موفتیزادە کە یەکێکە لە زانادیار و بەناوبانگەکانی کوردستان لەنەوەی موفتیەکانی دشە بووە. دشە هەرجە قەدیم و یاگێ و بەردەپیایان بێنێ یاگێ و بەڕێزان بێنێ و هەی سێچە پاش شێوازە مەنەن. ئەگەر دشەیە بێمێ تەقسیم کەرمێ و دوێ قسمەتە قسمەت و کە گوزەشتە بێن و قسمەت و حاڵکە هەن. یۆشی بەردەپیایانە باسکەرمێ مەڵا مەحموودی دشیان مفتی مەحموودی دشی. مەڵا مەحموود ساکن و دشەیم و ئەهل و دشەیان ئەی پیا بەڕێزە مفتی کورسانی بیان و بەدەستی مەوارەک وێژ 18 جلدی قورئانی کەریمش نویسان یۆجە خەدەماتی جانەبێنەکە علمش جێدشەنەوە و تا کورسانات و فرەتەری جیاوان و مردم و کورساناتی بەرەشا بردن چی پیا بەڕێزەیە. یۆ چا جلدە قورئانانە کە ئێستا مەوجودە ناتشە نالامان و کەنە یۆ چا جلدە قەیمیانە کە مردم و شای هەنووز بە ڕسم و یادبوود و احترامی هیچ وەشانە محفوظ کردن و ئاسانشان. مەڵا مەحموود دوێ دانێ کوڕێژمانێ یۆشان نامێش مەڵا محەممەد ساڵحان و یۆشان مەڵا عەبدوڵڵان. ڕەوایەتەن جێ مەڵا مەحموود فەرماوە دەسۆم بە قورئان نویسەی بێن و دەسۆشم بە بێشکێ و عەبدوڵڵای. ئانە بێنە کە جسەمەرە و ئیمانەیە و ئیخلاسەیە مەڵا عەبدوڵڵا مۆ مفتی و ئەعزەم و کورساناتی تەرەف و شاو قاجار محەممەد عەلی شا قاجار منسەب و حاکم شەرعی و کورسانیش بنە عتاکەرۆ و بەعنوان و حاکمی شەرع و کورسانی ساڵهای ساڵ خدمەت کەرۆ پێی مەملەکەتەیە و بە کورساناتی. مەڵا عەبدوڵڵا 6 دانێ کوڕێ ژمانی 6 دانێ کوڕێ ساڵحێ یۆچی کوڕانە علامە بورهانەدینی مهریمۆ کە جێ تورکێنە ئوستا دانشگا و تورکێنەمۆ و چەند ساڵێک تورکێنە علومی دینی و علومی اجتماعی تدریس کەرۆ. یۆتەرچی کوڕانشێ علامە محەممەد ڕەشید بیان کە ئایش هەر پاسە ئوستا دانشگا و بەیروتی بیان جە لوبنانەنێ جە دانشگا معتەبەرەکان و لوبنانیانە مەشغوڵ و تدریس و علومی دینی و علومی جغرافیایی بیان و کاروێش بەردەم وەرو. یۆتەرچی ئەفرادانە کە بیانێ یۆجی کوڕەکانش کوڕەکە مەڵا عەبدوڵڵای محەممەد سدیق بیان محەممەد سدیق ئوستا دانشگا و تارانی و ئێرانە یۆجێ ئوستا دانشگاکان و دانشگا تاران و ئێرانیانە مەشغوڵ و تدریسیم و ساڵهای ساڵ شاگەنە جوانێ و تەلەبێ جعلمای بەهرە شاگرتن. و یۆتەر چا کوڕانشە کە زەبانزەد و عامیان و فرە و مردموی سێمژناسۆ مەڵا مامۆستا ئەحمەدی موفتیزادەن کە زەبانزەد و خاص و عامیان و کەس ئی فەرلەیە مژناسۆ و فەردۆ بیان یاگۆ شەنازی بێنە پێ مردم و دشەی و حتا کورساناتی.
هەموو گوندێکی هەورامان ئەنجومەنێکی هەیە کە نوێنەری خواست و داواکاریەکانی هاوڵاتیانە و کاروباری ئاوایی ڕێک دەخەن کەم و کوڕی و پێداویستیەکانیان دەگەیەنێتە لایەنە پەیوەندیدارەکان وەک خزمەت گوزاریەکانی قوتابخانە و نەخۆشخانە و ڕێگاوبان و خزمەت گوزاریە گشتیەکانی تر لەگەڵەوەشدا لە ناو ئاواییدا پێکەوە لە ڕێی ئەنجومەنەوە هاوکاری خێزانە هەژار و دەستکورتەکان دەکەن. ئەنجومەنی گوندی دشە جیاواز لە وەرکانەی کۆمەکی مادی خوێندکارانی گوندەکەی دەکات بۆ ئەوەی لە زانکۆ و پەیمانگاکاندا بخوێنن. دشە هەرجی سەیشۆ ئینسانێک گەورەی و بەڕێز ێژبیێنی کە حەزکەونە چنە فرێشان نامێ بەرونێوشی پیا بەڕێزانە کە نامێت لێوێ منە گەمەمەوە ئیشەڵڵا لاوێ منە لا خوایشن ئیشەڵڵا هەر ساحب ئەجرن حاجی حەمەسعیوی یوسفیان کە جباخشش و بزرگواری وێش حدود 1 هکتاری زمینش اهدا کردێنە بە قەورستان و دشەی ئینشەڵڵا جەخوای داواکارێنێن بەعنوان و ئەجر و قیامەتی چەنەش حەسێو کەرو وێوەتەرجێ ئەقدامە شایانەکان و ئەقدام عالەکان کە دشەنە کریان خانەوادە و مەرحوم حاج ڕزا ڕاداری بێنێ کە مەدرسۆشان بە بوجە و وێشان بە پۆڵ وێشاکردن و پێی ملەتەیە کە بە هەزینە و ئیسەیە 1 ملیاردش خەرجم و ڕاحەت بە 1 ملیارد ئی مەدرسە خەرجش بیان ئینشەڵڵا جخوای گەرەکمان نایە چرە ساحب ئەجرێبانی ئەقدامات و تەرەنە کە دشەنە کریان تەرەف و جوانانمان و کە هەر چا نەسڵەیە و چا ملەتەیە مەعز و جوانێمان فەداکارێ ساحب و بەخششی سڵ و خەیرۆشانیان پێی فەقیران پێیانە کە کەم دەسەڵاتێنێ پیا پیرانێ ئاژەنە پیرانە کە کەسشانێ وەشاکەر و توول و ساڵێنێ کۆمەک و ئەفرادەیە کەران و ئەفراد و کە ناوەشێنێ و نێ بیمارستانێ کۆمەکۆن پێی ئەفرادەیە کە فەقیرێنی و دووبارە گرووە تەری جوانەکانمان ئەنجومەن و شانیان ئەنجومەن و جڕاسا و عەلیمیێرە تەرویج و عەلمی پێی دانەجوان و پێی دانەژاموزان و کە دشەنێ هەنی جکتێوەسێشان وەسایل و مەدرسێشان و کۆمەکی مادی دەسوی جوانانێ وەرمەدانی و هەمیشە پشتیوانیشانی یۆتەرج کارە مهمەکان کە دەگاوی منە کریان تەرەف هەیە دومەنای و مێمانێما هەنێ ئەفرادان و کە جدوڕۆمیانی ئێمە سوی تۆما هەن یاگۆما هەنێ پە ئیسراحەت و مێمانان ناخزمەتوی مێمانانە و خجڵ و خدمەت ڕەسانیان پێی مردمەیە كمرة سلها جنة تبيرون جنة عمر جنة ملك جنة جنة والله جنة تبيرون كمرة سلها جنة ملك جنة جنة مال جنة تبيرون كمرة سلها جنة نزل مزالو جنة وي جنة طريق وهيري كما سلها جنة طاواش العرعان جنة وعلو جنة دروس الشمشير كما سلها جنة طفايز الفضوة جنة والله جنة الجوهر قيرو كما سلها جنة سرم یەکێکە لەو کەرستە خاوانەی مرۆڤ لە دێر زەمانەوە بۆ دروستکردنی پێداویستیەکانی خۆی بەکارهێناوە لە ئێستاشدا لە ناو کارگەکاندا بایەخی تایبەتی هەیە و لە جۆرەها پێداویستی ڕۆژانەی مرۆڤ بەکار دەبرێت. یەکێک لە ژنەبوێر و دەزڕەنجینەکانی دشە ماوەی 3 ساڵە بە چەرم کار دەکات بە شێوێکی زانستی پیشەکەی وەرگرتووە. سەرەتا لە پارێزگای ئیلامەوە دەستی پێکردووە لە ناو کارخانەکاندا کاری کردووە بە تایبەتی ئەو کارخانانەی کاری چەرم ئەنجام دەدەن و بەرهەمەکانیان لە چەرم دروست دەکرێت. پیشەیەکی نوێ و چەرمی سروشتی و چەرمی پیشەسازی کەرسەی سەرەکیە لەم کارەدا. جانتا و جزدان و کەمەربەند بەشێکن لە بەرهەمە دروستکراوەکانی. هەروەها بۆ زەرافەت و جوانکاری هەندێک خەشڵ و کەلوپەلی خۆڕازاندنەوە بەکاردێت بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی بازارێکی تایبەتی هەیە و بژێوی ژیانی پێدابین دەکات. هاوکات زەمینەیەکیشە بۆ دەرکەوتنی بەهرە هونەریەکانی و بەتەمایە بیکاتە پرۆژەیەکی گەورەی فۆلکلۆری. ای کارە ماچان چەنیش چەرم دوزی یا کیف دوزی بچەرم وەسایلۆ کە بچەرم وەش کریۆ وەسایلۆ کە استفادەش چەنە کریۆ چەرمی شامل و تەبیعی چەرمی مەسنوعی چەرم و تەبیعی پێسە و چەرم و گاوێ چەرم و بزێ و چەرم و گاومیچی چەرم و ماری و فرەچی وانۆ نۆ چەرمانۆ تەریکە وجود شاهن فرەتەرین چەرمۆ کە استفادەمۆ چەرمی گاویە
و چەرمی بوزی چون تەولیدشان و میزان و توانایی خەریدو ئێمە ناتری حەدەنە چون جامعە ئی چەرمی ئەم تاوە بسانە استفادە کەرو من ئی کارە مدەت و یەرێ ساڵێن ئەنجاممدان یانە شروعم کردن بە ئەنجامدایش چ ئیلان منە شروعم کردن کلاسی ئاموزشیە لوێنان هەم خصوصی هەم فەنی حرفەی مەدرەکم چە نەگرتن و مطالعای فرم دەربارەکردن هەم چە یاگانێ فرە گێڵێنانێ کارخانەجات گێڵێنان کارخانە چەرمدوزی دەباخی و کارخانە یێراقالاتەوە کە گێڵێنمێ تاوانما ئی وەسیلانە جەمێ کەرمێ چ منتەقە ئۆرامانیانە پێ ئەوەڵین باریان کە فروشگایە وە کارگای و چەرمدوزی ئەنجام مێریۆ و من تاوانم ئی کاری ئەنجام بۆنە چێوانم کە وەششکەرم کیفێنێ کیف مردانه کیف پولی زنانه مردانه کیف دیپلمات کیف مهندسی کمربندن کیف لوازم آرایشیان کیف جامدادیان و چوان ورده پسو سرکلیدیان چوان تزئینی پسو آویزوچوی کوسن و چوانو تریک بچرم تاومی وشام کرم ای کاره والله وگرچویانه با الگوی احتیاجشن مشیوم چو بارم طراحی کرمه الگوش کشمه پیادش کرم سر و چرمی و بعد برشو دوختو کارانو تمیزکاریش سعیم کردن آموزش بلونه آوردن ما دلو دقاقی ما که چه دقاقی من شروع کردن و بعد ایشالله گسترشش بلایم پیگرد و شهرستان پاوی چه دقاقی من نزدیک 20 نفر ما آموزش دینه تایسه و انشالله اگر ادامه بلانه ای کار توسعه پیدا کرو چه سطح پاوی چه نسایه ما کردن چه آموزشگاهان تری کمک گیرم پی آموزشیش والله من تاسبم چیو مج نکردن اکثرا کیف چیو مج که ولیم تاو تلفیقش بلا مثلا دلو وسطو کیف انا ترحش بلا نونه که شکلو هوری بو یا شکلو جاجمی بتای جیاتو تیکوچ چرمی جاجم استفاده کری یا بتای هوری استفاده کری یا بتای بین طریقو رنان و مخصوص و چرمدوزی نقاشی هوریش قواکشی یا نقاشی مثلا کسو باللباس کردیش قواکشینه من ویم یه مدینه وسایل کرو ان شاء الله استفاده کرد. البته اما بیشتر کار ما به سفارشن چون کارا ما چیو گرانن اکثرا به سفارش کار انجام میدیم. ئاژەڵداری پیشەیەکی لە مێژینەی گوندنشینانە تا ئێستاش لە هەوراماندا برەوی هەیە و بە شێوەیەکی کلاسیکی بەخێو دەکرێت. گوندنشینانی دشا کار بۆ ئەوە دەکەن بەخێوکردنی ئاژەڵ لە شێوەیەکی کلاسیکیەوە بگۆڕن بۆ بەخێوکردنی سەردەمیانە. بۆ ئەم کارەش مۆڵەتیان وەرگرتووە و پرۆژەیەکیان لە تەوابووندایە. زۆر بۆ خەڵکوی دەگاوێمە ئاژەڵدار بیان زوانە تقریبا 90% ئەوایەمە ئاژەڵدار بێ دلێ دەگایەنە ئاژەڵداری شاکەدەن بە تەریقە و سنەتی بەڵام چا ساڵا و تقریبا 25 ساڵە چێوەڵی یەواژ ئاژەڵداری دەگایە منە کەم بیۆ مردم ڕۆژکردە کەسب و کاری و ڕۆژکردە شارەکە بەڵام ئێمە چی تقریبا 2 ساڵە چێوەڵێنە کەوتمە فکر وینێ ترحە بێمەوەنە ئاژەڵداری بە تەریقی سەنعەتی بێمەوەنە وەرە زانێ دوایمە کرماشان زمینە ماسایی زمینە ماناسا کۆتی مێشون و کارەکەش 1 ساڵی تەمام ئێمە پاوە و کرماشان خەریکێ بێمێ تاوا ما مجوز ما پێگرتە زمینێکی منابە تەبیعی بێ واگزارە شاکردە پەنەما ماو 1 ساڵەکە ئێمە مەپوڵە کە دەستمانەوە بێ تا تاوا ما زمینەکەمان تەخت کرد بازۆ کاری ئاوی ما پێکێشە بەرق ما پێکێشە شۆنوانێرە
جهات کشاوەرزی وەرێزای مەژ معرفی کردیمە بانکی تەسهیلات یعنی وام شادایمە پەنێ وامەکە تەواما ئێمە یاونا مەرحەلە و تقریبا سە کامەڵەن حدود و 89% کارەکەمان ئەنجام دێنی ئیمە نوع ئاژەڵداری چ پەنەژ ماچانێ پەروەربەندی بەڕێ یا ئاژەڵداری کاوەڕیە گۆشتیە طریقەی سنعەتیە ئی طریقە سنعەتیە پاسەنە کە ئێ ئاژەڵێ دەحاز و خۆراکی و کنترۆڵەنە لە حاز و پزیشکی و هەمیشە دام پزیشک کنترۆڵش کەرەوە پێسا ئەوسای نییە ئەوسا خەڵک ئاژەڵدار بێت لێ دەگایەنە یاگەشە تەنگە بێت لێ گۆڕانەنە نیمەوەی ئاژەڵا بینشی لە حازی بێداشتی چۆ پێی دلێ دەگای هەر بازم زەرەرش بێ وەلی سێمە گەرەکمانە ئاژەڵداریمانە وسند بەرەو دەگای یاگێ فرەتەرە خاستەرەنە یاگی کێش دماوانێ چێ مردم نیمە زمسانی دێوەنە ئاژەڵ بەرێ پێدرێ و هەوارا و پێدرێ و مەڕا هەوایە سەر دەنە نیمەوی ئاژەڵێ بەروزێ بینشی وەلی ئێمە سم وەشبەختانە ئاژەڵێ ناکونترۆڵەنە هەمیشە مرەتەب ناکونترۆڵەنە سایە کەرمێ دامپزیشک خۆراکش کامڵەن ناجی کنترۆڵەنە ئاژەڵ حەقەدەی پرۆژە ئێمە جۆرە وایسە فرە و خەڵکوی ئێمە فرە نەتەنیا منیش نیێنانێ منتەقا هۆرامانیانە ئەسەم کل و منتەقا هۆرامانی حسابکەرینە تقریبا چند ساڵاوە دەروش 7 ساڵێ ئەخیرەنە مردم خەریکا ڕۆژکردن و ئاژەڵداری پێشتا سابت بێن کە واقعان ئەچانە ئاژەڵداریەکە خاسە شێوە فرە خاسە تاانێ کەبرا وێڵ بۆ بلۆ شارارە شرکەتارە دوێ مانگە یەرە مانگە نەوەی درێ خێزانی وەلی سە چەنو خێزانەکەش هەم ئاژەڵداریەکەی کەرەوە هەم دەرامەدی چ خاستەرە دماوانێ ئاژەڵداریەکەی ئێمە سە فرە چێوانێ مردم و ئێمە چەنە حتا مردم ئێمە سابت بێن کە ئارۆ دەرامەد و فرە خاسشن ئاژەڵداری پێسا ئەوسای نییە ئەوسا کابرا بێ ملشرە وەلی ئیسا ئاژەڵە ڕۆپەی ڕۆی تەرەقی کەر و دەرامەدی چش فرە خاستەرە حیوانە ئێمە معمولەن گێڵمێ ئا نژادێک خاسێنی نژادێمانی ئەفشارمان کوردیمان نژادانە تەنێمانی ئێمە گێڵمەزانێت کام نژاد بێ منتەقەوە ئێمە ئاوهەوای ئێمە سازگارە ئێمە ئانە انتخاب کەرمی مارمێژێگە وەخێوش کەرمێ معمولەن دووە مانگ یەرە مانگ دما دووە مانگ و یەرە مانگی جوامەوە چوار مانگ ئاخرجا جوامەوە وەرەشیت دووبارە سریۆتر ماری وزی ئایاگێ هەر بازم عین و شێوەی کارە تکرار بەوە ساڵانە ئەگە وەزیەت باسە خاز بلۆ بەرەوە مەسەر ئانژادەکە انتخابکردن خاز جوابەوە تاوینەجێ ساڵەنە یەرێت تو یەرە سریە حیوان بێنە تاوێڵ و کاوڕە گۆشتیا بێ تاوێڵ ئاو سەرچاوەی ژیانە لە ناو جوگرافیای هەوراماندا چەندین سەرچاوەی گرنگی ئاو هەیە کە دانیشتوانەکەی بۆ مەبەستی جۆرا و جۆر بەکاردەێنن لە ناو گوندی دیشەدا بۆ پرۆژەی بەخێوکردنی ماسی سوودی لێ دەبینن ئەم پرۆژانە هاوشانی باغداری و کشت و کاڵ و ئاژەڵداری بە سەرچاوەیەکی سەرەکی ئابووری گوندنشینان دادەندرێت لە زۆربەی گوندە ناودارەکانی هەوراماندا بە شێوێکی بربڵاو دەستیان پێ کردووە و جۆرەکانی ماسی بەخێو دەکەن دەستی کاری بۆ دانیشتوانەکەی ڕەخساندووە بەرهەمی ماسی لە ماوەی 8 بۆ 12 ماک بەخێوکردن اینجا بەرهەمی دەخرێتە بازارەوە گۆشتی ماسی خواستێکی زۆری لەسرە و ڕکابەری گۆشتی پەلەوەر و گۆشتی سوور دەکات ئاگەشمە من دێژ وڵتەرمە کوێما بێچنگەدانە درەختی بێسەمەرێ بێنێتر بەهۆ دووردەسەیاوی فرە نەتاوێن من ڕەنچاچەیە بمێنێ ژێنێ پالێچێکی عزیز چاچەنی کێشی تر بە پاوانێ واز بە حکومانی یا عالی لاو دەسیمانە بێ ئێمە وەرێ زامێ ئیچنگەدانە حەزەمانە دێوەنێ تاریخ و شروع ئی کارێچە تقریبا بە ساڵی میلادی وێمان کەرۆ 1990 کەنە تقریبا واجمێ 2013 چواردە چاگە دەست باپەنەکردن هەتا ئاروز بەردەوای من سەروی کاریەوە ئیمە ساوێ ئێمە مارمێشان فەرانسێ ئەکوالان چاپەنە ماچانێ ئەسڵ مەخصوص و پەروەرشی ئاوەختە ئێمە کی مارمێشا دوێرەگرە من مارمێشا لێ حوزێن گەداری شاچنە کەرمێ کەم دما حەف مانگێ میاوان 200 گرم اینجا چاگەچەنە 200 گرمە تر یەرە چوار مانگێتەر تول کێشۆ اینجا میاوانێ 1 کیلوانە میاوانە 1 کیلۆ دمانێتر ئێمە مشتری و هەم تاکو هەم کوێ ماهەن بە تاکو بکۆ و رەشمێشان ئێمە فرەتەر و گەشتیارانی کە ڕۆکەران ئیاگی
چگنه به کیلوگرم مساناشان آ وقت چنگدانو مشتری نسبانه مشتری عمدن یعنی تریبشان جیاکار یعنی اگه به جمله ورشاگیران شده من این مسافه معمولا میشون دما و آبش بین 12 تا 16 درجه نبود. چه سرتل و باز ضرر دوباره 12 آمواری باز سر خراون پشش میشون دماشی بین نبود. وقتی که اما اگر توجه تاکدو سر و ایاگیمو خواخانه کم و قدیمیان. وقت فرتن و گشتیاران جگر دو ایرانی نصر تاثیر ایرانی شارکای نه شیراز نه اصفهان نه تهران نه عراق نه حتی حریم و کردستانی به تایبەتی حریم و کردستانی سلیمانی شارزور هورامان ای ریاگه فرته تشریف وارانه پیگه وقت اما چطور به پا پیویز شهر چی وش لازم بی دامی کاری شاپه که منام خدمت شاهنه ئاوایی دشە مێژوویەکی زیندوو درەوشاوی هەیە پێگەیەکی زانستی و ئاینی گرنگی لە ناوچەکەدا هەیە لە نووسراوەکانی نووسری هاوچەرخی دشە ڕەفعەتی مرادیدا بە وردی ڕۆشن کراوەتەوە. Come on,